باس لە شەپۆلی چوارەمی کۆڕۆنا دەکەین لە ئێستادا. شەپۆلی چوارەمی کۆڕۆنا ئێستا ڕووی لە هەرێمی کوردستان کردووە، لەگەڵەوەشدا مەترسی بڵاوبوونەوەی جۆری ئۆمیکرۆن هەیە کە سەرجەم جیهانی بەخۆیەوە سەرقاڵ کردووە. باس لەوە دەکەین چۆن بەربگیرێت لە شەپۆلی چوارەمی کۆڕۆنا لە هەرێمدا. ئایا ئۆمیکرۆن مەترسی زۆر لەسەر تەندروستی دروست دەکات بە بەراورد با جۆرەکانی دیکەی ڤایرۆسی کۆڕۆنا و ڤاکسین چ کاریگەریەکی لەسەر زیادبوونی سیستمی بەرگری لەش هەیە و ئەوانەی کە نابێت ڤاکسین بەکاربێنن کامانن و بۆ چۆن بەرگری لەشیان بەهێز بکەن و خۆیان بپارێزن لە ئەگەری توشبوون بە ڤایرۆسی کۆڕۆنا. ئەم پرسیارانە و چەندین پرسیاری دیکە ئاراستەی میوانەکەمان دەکەین. دکتۆر هیشام یوسف ڕاوێژکاری نەخۆشیە گوازراوەکان و بەرگری لەش لە زاخۆوە میوانی بەرنامەی بەیانی کورستات نیوزە. دکتۆر بەیانیت باش بێت. هەروەک ڕوونە شەپۆلی ڤایرۆسی کۆڕۆنا و ڕووی لە هەرێمی کوردستان و تەواوی جیهان کردووە. چۆن هەرێمی کوردستان و هاوڵاتیان ڕووبەڕووی ڤایرۆسی کۆڕۆنا ببنەوە و خۆیان بپارێزن؟ بله سپێدا باش بۆ قەناتەوە ڕاستی ئەvە تقریبا نزیکی هەفتەیە بوریدا حەتانو کە هەرێما کوردستانی عێراق هەمی کەتە ناف شەپۆڵە چارێدا یا کۆڕۆنا ئەوە مەجبەرین و کەمەت گوت ئەف شەپۆڵە دە هەر ئێتن چکو شەپۆڵە چارێ لأوروبا والأمريكا بلاوادي بله ما ترسيوش حميك وأف شەپۆڵە هەنێ الگەل ئەف جوورێ گوهۆرین ئەبێت بژنێ ئۆمیکرۆن بەلاو ببتن. ما ترسيال سر هرێما کوردستان و العراقی ئەوە و حەتانو کە ڕێژە ڤاکسیندانێ زۆر یا کێمە نەگەشتیە سه سەدێ فلەورا و هەندێک کەفیئاتێت هەنە ناف جڤاکێدا ئەمت بێژنێ کوێ بەرگری ئەوانە هەشە ئانی کێمە ئەوێت هە دێ وی جۆرەی ڤایرۆسی وەربگرن. ما ترسیە بەلاوبینە وی جۆری ڤایرۆسی چییە؟ ئەف ڤایرۆسی هە زۆر بەخێراتی بەلاوت بتن ريجا بلاوبينوي هيك فيروسا الجهان نهاتيا تومار كرين وقتی في فيروسي و اف فيروسي هنش دلتا بتر زيادة تر بلاوت بتن و همي كسات جريت اويت كسات فاكسين وارگرتين و او كسات نفاكسين وارگرتين بله كو باش يا في فيروسي حتانو كواديارك و نشانت گرنگ چينا كتن كو 5 صده او خلقت گرن پی تی وی ابن خوشخانان آبن 7 صده شوانا پی تی وی چافدريا چرنابن نوت الصادي شوانا رجا مرنينينا واحتمال 0 صادي شوانا بيتيفيا أكسجين نابن بله وانيا كما ترسيفي أوميكرونينينا أوميكرون هكر زيادة بلاوة بي وقالك خلق توشكرن بتايبات كو من دالان أفيد حتى نو كنهاتينا فاكسين دان كو أجر خلق زيادة توش بين معناوي خلق وزيادة نساخ ببن معناوي رجاك شوانا محتاجي لخوش خانا بن أفيد بتا أجركا كو باركي جران سر نخوش خانت ما وگر سیستمی تندرستی. باشا. نعم بله. عفو. دکتۆر دیارە ڤایرۆسی کۆڕۆنا چەندین جۆری هەبووە. تازەترینیان ئۆمیکرۆنە و باس لەوە دەکرێت کە نیشانەکانی جیاوازی هەیە بە بەراورد بە جۆرەکانی دیکەی ڤایرۆسی کۆڕۆنا. ئەکرێت وەکو ڕاوێژکارێکی نەخۆشیە گوازراوەکان ئەوەمان پێ بڵێیت ئایا ڤایرۆسی کۆڕۆنا هەروە لە جۆری ئۆمیکرۆن زیانە تەندروستیەکانی زیاترە بە بەراورد بە ڤایرۆسەکانی دیکە؟ نا کێمترە بەراوردی بە ڤایرۆسەکانە تایبەتی ڤایرۆسی دەلتا و ڤایرۆسی ئەلفا ئەف ڤایرۆسی ها نێزیکی 5 گوهۆرینی جینی لێ هاتیەکردنێ زانستیەت ڤایرۆسیدا ئەگەر ڤایرۆس زێداتر گوهۆرینی جینی لێ بێتەکردنێ ئەمت بژنێ ڤایرۆسێکی ئەنستێبڵ یە نەثابت دێتە چێکردنێ بەڵام درستە بە زۆرینە بزیتر بەلاو دەبێت بەس ئێشا کێم چێتکردن ئەف ڤایرۆسی ئۆمیکرۆن تقریبا نوت الصدى سيستمي هناسية صلال توجد كتن كيمت قهتا بشا وبشا توج بكتن البرهن دي عمد بيني كو ريجا نخوشين بشي الفي جوري اوميكرون قالت كيم تراج جوري دلتا. باشا دكتور نیشانەکانی چین باس لەوە دەکرێت ئەوانەی کە ئەم جۆرە ڤایرۆسەیان گرتووە و بە پێی توێژینەوەکانیان هەندێک لەوانە باس لەوە دەکەن کە نیشانەکانی ئەم جۆرە خۆی لە قورگێشەدا دەبینێتەوە ڕەنگە هەستیشی پێ نەکرێت کە ڤایرۆسی کۆڕۆنایە لە جۆری ئۆمیکرۆن. نیشانەکانی چین؟ بله او مشكله او بروبلم سركي بوما كازانستا بار في اختصاصي ده
کو نیشانت وی ویروسی اومیکرون وکی نشانت پرسیوه نه سرمایه نه و گلک جارا عمل کلینیکا خو هم نزانی چه بجنه نخوشی آیا او اومیکرونه آن او پرسیوه بس هر کسا که پرسیوه که بگرتن و الگل تایا که زیده هبتن و عمل شین بجنه اف کسی تنه پیوسته کووان تستا چکت که او اومیکرونه آن اومیکرونینه چکو اف کسی تنه یه توشی کورونایت بند تایبت اومیکرون چه بد نشانت سوکل وان هبت ببورن و تناف جواکه در باز ببن و وی ویروسی بلاوه بکن فاذا جوازيا في فيروسياش فيروس يتبرينو كابيت دلتا ابيت ايش جران تشت كرن ابيت ريجاكا مازن كاس داخلي نخوش خانات بين آن پێویستی چاودەریا چربی. باشە دکتۆر بەکارهێنانی ڤاکسین چ کاریگەریەکی لەسەر بەهێزکردنی سیستمی بەرگری ئەبێت هەروەها ئەکرێ بڵێن کاریگەریشی هەیە لەسەر جۆری ئۆمیکرۆن؟ بەڵێ دەستپێکا vê petayê û destpêka vaksîna teqrîben ji berî salekê ku ev vaksîne hatîne çêkirin bi taybet ev vaksîne bi corê elfa bîn yanî bi taybet ve ji destpêkê kartekirina van vaksîna nêzîkî 90% ser corê elfa bî bes piştî corê delta derket ev vayrûsê delta yani sistemê bergirî ev kesê hatîn vaksîn danê kêmtir kartekirina li gel vî corî dikin nêzîkî 60% آن 7% آن 8% بله پشتی اف اومیکرون ها درکت اف واکسینت هنه کمتر کارتکرن الاومیکرونت کن بله بچه جوری حبتن هر پروتکشن و مناعه الدن يعني او کسید هاتینا واکسین دان بتر سردری القلبی ویروس اومیکرونت کن اویتش نهاتینا واکسین دان فاگر اف پیلا چاره نوکل کردستان دست بکت اولیکا اومیکرون دیوان کسا توش کت اوید واکسین نورگرتین و او دی بنا سبب رئیسی بو زیده بینا رجا توش بویل که هرما کردستان. باشە دکتۆر دیارە بەشێک لە هاوڵاتیان ئاماژە بۆ دەتەن لەگەڵ بەکارهێنانی ڤاکسین و جارێکی دیکە کۆرۆنایان گرتووە. هۆکاری ئەمە چییە؟ ئایا ئەوانی کە ڤاکسینیان بەکارهێناوە ئەگەر کۆرۆناش بگرن دەکرێت بڵێیت بە سوکتر دەیگرن؟ بله ئەوە ئیشی سەرەکیە ڤاکسینەیە و مفای سەرەکیە ڤاکسینەیە و هەر ڤاکسینە هەبێت نە ڤاکسینێ کۆرۆنایەتنێ چ ڤاکسینێ پێش نوکە هێش لە منداڵ ما وەرگرتین و ئەگەرێ ڤاکسین ئەوە نەکو و ناهێلت ڤایرۆس ئەم توژی ڤایرۆسی ببین بەس ناهێلت ڤایرۆس نیشانێت وێ نەخۆشیە پەیدا بکرد هەر وەساڵ گەل ڤاکسینێ کۆرۆنا و ئەف ڤاکسینە هەنێ کو ناکو کرونا نا اتمروی بله دی کرونا اتمروی بس نشان دی سوکتر بتونی وش توجی نبید زانستی اوت نوکا بلاو بینش دست پیکا در کتنا واکسینه حتی نوکا کو واکسینه مفاعکا زیده های کو ناهلتن خلق زیده تر توشی نخوشیه ببن فواکسین معناوه او نینا کو ناهلت توش ببی بله تو دی توش بی بس بنشانت سوک و دی تا قرطال کتش مرنه باشە دکتۆر دیارە هەندێک کەس ترسیان لە بەکارهێنانی ڤاکسین هەیە یاخود ڕەنگە بەکارهێنانی ڤاکسین بۆ هەندێک کە نەخۆشی درێژخایانیان بابەتێکی دیکە هەبێت بەکاری نهێنن یان با بڵێن ڕوونتر ئەو کەسانەی کە ڤاکسین بەکار ناهێنن کام کەسانن ئەگەر بە ڤاکسین بەکاربێنن کاریگەری نەرێنی لەسەر تەندروستیان دروست دەکات؟ بله شرکا کانالا یا پیروز اتشم قسکی زانستی بیجن گل ویروس کرونا عفوا یان تو دی توش بی یان تو نوکه توش بی یان تو دی پیش نوکه توش بی فکس نینا اش ویروس کرونا خلاص بده فاش بر هنده واکسین زور ضروریه او کسی تاین کو اش واکسین براون واکسین ندینن دماهی که دی پیشمان بن او کسی کو واکسین هیچ بوان چه نابد رجاک زور کیمه نابد 0.5% او کساجی هندک نخوشی تایبت تاین اما نخوشی شکری تهابت نخوشی دلی تهابت حساسی تهابت رابو تهابت اف کسی تاینه هیچ نابن بیجن کو ام نشه واکسینه ورگیرین آن واکسین بوان نائتدان بەڵێ کەواتە پێش بەکارهێنانی ڤاکسین هاوڵاتیان بۆ ئەوەی بزانن کە ئایا دروستە ڤاکسین بەکاربێنن یانە پێویستە چی بکەن و کوڕێنماییەک بۆ بینەران؟ راستی ئەگەر تو ساخلەم بی تا چ ئیش نیشانێت هیچ نەساخیە نەبن هیچ پێویست نینە تو چ فەحسا تو چ تێستا چێکیش بەری تو ڤاکسینە وەرگرتی بەڵێ هەندێک کەسێت هەین
هندك إيشت خوينية هين هندك تايبات فحص تايبات هين أم تشين بيجين بلا أم أو ورقرن أما أركسي حتى كو توشي كورونا يبي بشتي چند هيفكا هیچ پیوستنی نه تو هیچ فحصاچێکی چونکو تا مناعت هەبێت ئەن تا بەرگری نابێتن واکسین هەر پێویستە و دوێت تو واکسینە وەرگری فبێت ئەم نەکەڤینە دوێ غەڵەتیەدا و گەلە کەسێت هەین پێش واکسینێ بچن کوژمەکی قۆرات دن و کوژمەکی فحصاچێتکن پێویست بزانن کاوان بەرگری هەیە ئەم بەرگری نینە تا بەرگری هەبێت تا بەرگری نەهەبێت نابێتن پێویستە تو واکسینێ دەین. باشە دکتۆر دیارەوانەی کە تەندروستیان یاخود با بڵێن بەکارهێنانی ڤاکسین کاریگەری نەرێنی لەسەر تەندروستیان دەبێت چی بکەن بۆ ئەوەی خۆیان بپارێزن لە توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا؟ توشبوون ڤایرۆسی کۆرۆنا نوکە دوو تشتێ سەرەکیەت هەین وەکی جەنابێتە گوتی ڤاکسینی سەرەکیە هەروەکی مەزانی ڤاکسینێ دەینێت دێ هەر توش بێت بەسە پرێژێکا کێم و نیشانت کێم فنوکە پلائێکی ڤاکسینە دەوێت کوردستانی بتایبەت ئەم پلا ئەم ڕێژا vê vaksînê zêde bikin em bigehîne nêzîkî 80% û her wesa ku divêtin em her bimînîn ku rêkarê tenduristî kar bînîn wekî karînana maska endemamika û her wesa xwîjê dîrkirin evê tenê li gel vaksînê û dê bite ku rêka ku serekî ku em civaka xwe û xelkê xwe parêzîn ji vê peta ewa berbelav e û berbelavin. بەڵێ دکتۆر ڕەنگە هەندێک کات کە هاوڵاتیان دووشی ڤایرۆسی کۆرۆنا دەبن خۆیان لە ماڵەوە کۆمەڵێک دەرمان بەکاردێنن بۆ ئەوەی ئەو ڤایرۆسە تێپەڕێنن بەکارهێنانی دەرمان بە پێ ڕێنمایی پزیشک کەیسە زۆرێک لە هاوڵاتیان کە ڤایرۆس دەکرن لە با بڵێن سەیدەلیەکان وەری دەگرن لە دەرمانخانەکان وەری دەگرن کاریگەری نەرێنی لەسەر تەندروستیان دروست دەکات بە بێوەی سەردانی پزیشک بکەن؟ بله اوه غلطیه که مازنه که اف خلقی هنه بکارت اینن که اجباری تو توش ببی آن تو بری نکات ویت سیستمه که برگیری یه تند هبتن یه باش هبتن سیستمی برگیری تو تند بکی تو باش بکی پریکا خارنا ساخلم بتن نه پریکا درمانا بتن و اوه غلطیه که جواکت کفتتی ده و خلقت کفتتی ده و پارک و زیده دن وان ویتامینات گران وردگرن هیچ پیوست نینه اگر تو کسی ساخلم بی تو بچی وان ویتامینات وگیری اما اگر تو توش بی و تو المال بی فپیتوی تو کنتا که نوشدار خوب کی که او رنمایا بتتا که تو چوارگیری و چه نواری باشە دکتۆر جگە لە بەکارهێنانی دەرمان ڕەنگە هەندێک هاوڵاتی بیەوێت بەرگری خۆی بەرامبەر بە ڤایرۆسی کۆرۆنا بەهێز بکات یان بازلەوە دەکرێت بەهێزبوونی بەرگری لەش کاریگەریەکانی ڤایرۆسی کۆرۆنا کەمتر دەکاتەوە سەبارەت بەم بابەتە کۆمەڵێک دەرمانی کوردەواری و هەروەها ڤیتامینەکان بەکاردێنن بۆ چوونی تۆ لەسەر ئەمە چییە؟ ئەمە هۆکارە بۆ ئەوەی کە بەرگری لەشیان بەهێز بێت و ئەگەر تووشی ڤایرۆسی کۆرۆنا بن بارودۆخەکە ئاسانتر تێپەڕێنن؟ ئەڤژێ هەر هەلەیەکە ئەف کەسەت کەڤنە تێدا ڕاستی وەکیم بگوتی تو بوتە دوێت تو بەرگریە خو پێز بکی بەرگریە خو دێ چاوە پێسکی دێ ئەکتیڤیتیت خۆ ئەم فیزیکال ئەکتیڤیتی ئان سپۆرتێ تو دێ ڕۆژانەتە هەبتن تو دەرکەوی جەوەکی سەقاکی ساخلەمتە هەبێت خواردنێکی ساخلەمتە هەبتن تەندروستیەکی ساخلەم هەبێت ئەڤە ڕێکۆ سەرەکیە و توندکردنا سیستمی برگری اما بکار اینانه هندک درمانه و هندک تشتا خارنت ما همی ساخلمن همی برگریه کسکاتی همی برگریه زیادت کتن قدر اوات همی برگریه زیادت کتن فیقی زیادت کتن افتشتیت هنه کس نینا نکت کردستان ده پشتی بلاف بینا وان کانالا و روزانه کورن مایا دن خلقی کچا و سیستم خوب کار بینن آن پیز بکن فپیتوینینه ام بچینه پویند وان آلوزیا دا کووید وی تشتی وی کسی گوتی وی ورگرن آن وی ورگرن اوه هلاکی زیاده یا چت بد اگر اکو زیان السر تندرستی هبتن باشە دکتۆر بە شێوەیەکی گشتی بۆ ڕووبەڕووبوونەوە لە شەپۆلی چوارەمی ڤایرۆسی کۆرۆنا کە هەرێمی کوردستانیش بگرێتەوە ئەو هەنگاوانەی کە پێویستە بۆ ڕووبەڕووبوونەوەی ئەم ڤایرۆسە بگیرێتە بەر و بە تایبەتر لە ڕووی تەندروستیەوە پێویستە چی بن؟ بله جاري اي كم واكيم بقولتي اف اوميكرونها زياده بلاوه بتعمد بين العراق بشتي جبري كان رجع قصد وصد حالات توتنا تومار كرن به 3000 حالات توتنا تومار كرن وبطيبات افشا بولا نوكل هيزا الكردستاني
فبيتيفي او ام حمي بتشين كو فاكسين بكن اوت خو فاكسين نداي فاكسين ورجرن وافي جامي سيه ي معزز امد بيجني ورنا قرتي بو كسا او ورجرن وام تشتكي كبير لكن اوميكرون كو جوازش الفا ودلتا قالك من دالات قرتن من دالات توشد بتن شكو اف جوري هني ي جواكي حطونو كنهات يا فاكسين دانه واف من دالت هنو كي يل قطاب خانان يقالك تكليل قال ايكودوية هاين فافكست هني وديار الامريكا والاوروبا زيدا ريجوانا يتوش بي فام داكو من دالت خوب باريزين بيت دايكو با فاكسين هابتن داكو ام برگريه بينوان كسان فورگرتنا فاكسين تشتكي سركيه وهروسا خو بارستن وكي موجودي بكار انانا ماسكا وخوجي دير كرن افاريكت سركينا كونهيلين هرما كردستاني توجكا توجي شابولكا جرينج یا چاره الگل اومیکرون بکفتتی ده. باشە دکتۆر بەپێی توێژینەوەکان ڤایرۆسی ئۆمیکرۆن زیاتر کاریگەری لەسەر چ تەمەنێک دەبێت یاخود هیچ پێوەرێکی هەیە بۆی کە بڵێن گەنجان یاخود مناڵان یاخود کەسانی بە ساڵات و زیاتر تووشی ئەم ڤایرۆسە دەبن؟ نه یان بەبێ جیاواز اومیکرون هەمی تەمەنات گرتن حتى من دالت بتيكش بين صالي كيمتر الديار بكل امريكا والاوروبا تقرن فاوميكرون هيش تمانك لينا جوازكو بقدت نقرتن وكي ما قلتي اوان تقرتن جنجات قرتن حتى او كسد فاكسين ورقرتين قرن بس جوازي وكي ما قلتي اوا كونيشان توي يتسفكن بلا ام نبيجين كونيشان سفكن حتى نوكا توجيناوي ولو نوت الصديد بيجين كو مطر سنينه بس هدا كسد هين امد بيجني او کسی کو سیستمی وانی برگری هشه کو آنکیما او کس اكيد اگر توجي اوميكرون ببن و بي تي في بنخش خانه ببن وحتى فتن ولو نو كحطونو كريجا مرنيك قالك مش اوميكرون بس ام في هرب ما ترسيل قال ما هابتن ام نهلين افشا ولا بزيادة بلاغه بەڵێ دکتۆر بابەتێکی دیکە هەیە جگە لە بەکارهێنانی ڤایرۆس ڤاکسین بەکارهێنانی دەمامک بەکارهێنانی دەستکێش و هەروەها ئەو مادانەی کە پێویستە وەکو تەعقیم بەکاربێنرێت ئەمانە تا چەندە هەنگاوێکە بۆ ئەوەی دوور بین لە ئەگەری توش بوون بە ڤایرۆسی کۆرۆنا بله حتى نوكا توجينوا درك توجينوا نوكا درك كاتين بيجتن هر بهنجياك وان هر عطسك اش اوميكرون صد كسا توجد بتن فاگر تمامك البرتنه بتن الفيروس هزور مطرسيه فبكار اينان دمامكا بكار اينان دستشيشتنه كنا كنت دخش اوميكرون تنه باريزي حتى نوكا عمزاني امت ورز زفستاني دنا نوكا انفلونزا زياده بي بارسيفي زياده بي فافريكت هني زور سراكين القل فاكسينيكو ام نهلين افشب ولا بزيادة بلا بعد بەڵێ دکتۆر دواوتەی تۆ بە شێوەیەکی گشتی بۆ ڕووبەڕووبوونەوەی شەپۆلی چوارەمی ڤایرۆسی کۆرۆنا چییە؟ زيادة كنا ريجي فاكسيني او كاسيت نهاتينا فاكسيني بچن خو فاكسين دن او كاسيت بي تي في بجامي سيئة بچن فاكسيني ورگرن هيچ ما ترسيش فاكسيني نينا ام رجايش كين خلق بكار بينن ماسكا بكار بينن اگر تو بتشي اوروبا وامريكا في وقتي ده تو دبيني نوتو بنش يعني صاد الخلكي السيكي والجيفاكي والقطبقانا والزانكوا ماسكاب كارتينين بلا امد دينين اللي بدر كي كس ماسكاب كارناينتن وابا مطرسيا كمازنا قال زيدا بينا بلا بينا في فيروسي الهرم كردستاني وان شاء الله القل رين مايند خو بارستني والقل كو ريكت كو وزارات السخلمية يبكارت إنت حطانوكا ويخو آماده كرين إن شاء الله أمواد بيني كو أفشا بولازيانكا مزنب خلق كردستاني نكتب زۆر سپاس بۆ دکتۆر هیشام یوسف ڕاوێژکاری نەخۆشیە گوازراوەکان و بەرگری لەش کە ڕاستەوخۆ لە زاخۆوە لەگەڵمان بووی سپاس بۆ ڕوونکردنەوەکانت.